شاهد دیروکا کردستانی، شاهدی میجوی کردستان. جوناتان راندال روزنامه نووسێکی ئەمریکی و دۆستێکی دێرینی کوردانە. ئەو بێتری 30 ساڵن لە چیایên کوردستانê وەکی نووچێ گەهانگریە ئەو زیاتر لە 30 ساڵ لە چیاکانی کوردستاندا وەک پەیامەنێرگەرە. راندال بە چاوین خۆشەر کۆچبەری و سەرهێلدانên کوردان دیتم راندال بە چاوی خۆشەر. کۆچبەری و ڕاپەڕینەکانی کوردانی بینی وی پرتوکێکە پر گرنگ لەسەر دیرۆکە نوژەنە کوردی نویسند. ئەو کتێبێکی زۆر گەنگی لەسەر مێژووی نوێی کوردی نووسی. ئەو باوەر دیکە و کورد گەلێ هەری بێشانس و هەری وێرەکێ دنیایێنە ئەو باوەڕی وایە کە کورد بێبەشترین و ئازاترین گەلی جیهانە. جۆناتان لە ئەمریکای هەرتم بوو دەنگی ڕاستیە کوردان. جۆناتان لە ئەمریکا هەمیشە بوو بە دەنگی ڕاستی کوردان. پێشمەرگەکانی کرد و چیرۆکەکانیانی بۆ جیهان گێڕایەوە. ji bo wî کوردستان نەتەنێ هەرێمێک لێ دۆزێکە مرۆڤاتیە بۆ we. کوردستان تەنها ناوچەیەک نییە بەڵکو دۆزێکی مرۆڤایەتیە. چیرۆکە وی نیشان دەدەک و پێنووسە ڕاست. سینۆران نەس ناکێت چیرۆکەکەی پیشانی دەدات کە پێنووسی ڕاست. سنوور ناناسێت. وەرنە مینە جۆناتان ڕاستیە دیرۆکە خۆی باش هین ببن. وەرن با وەک جۆناتان ڕاستی مێژووەکەمان باش.